پێویستی خەباتی یەکگرتووانەی کرێکاران لە پێناو دیاریکردنی حەقدەستە. ئیلنا ڕایگەیاند کە بڕیار بوو ئەمڕۆ دووشەممە 20 ڕەشەمە کومیتەی موچەی شۆڕای باڵای کار کۆب بێتەوە، بەڵام کۆبوونەوەکان خستۆتە سبەینێ سێشەمە. بە وتەی هەواڵنێرەکەی ئیلنا، کۆبوونەوەکەی سبەینێ ئەگەر بەڕێوەش بچێت کۆبوونەوەیەکی جددی نابێت و وەک هەمیشە ڕاگەیاندنی لانیکەمی حەقدەست دەخەنە دوایین ڕۆژەکانی مانگی ڕەشەمەدا. کەسانی ئاگادار لەو بابەتە نووسیبیانە بڕی زیادکردنی لانیکەمی حەقدەستی کرێکاران بۆ ساڵی داهاتوو زیاتر لە 30% نابێت، واتە لانیکەمی حەقدەستی کرێکارێکی بەرکەوتووی یاسای کار مانگانە 11 ملیۆن و 600 هەزار تمەن دەبێت. ئەمە لە کاتێکدایە کە نرخی دولار ڕۆژی ڕابردوو گەیشتە 92,000 تمەن و پێشبینی دەکرێت تا سەرەتای ساڵی نوێ بگاتە 100,000 تمەنیش. بە بڕوای یەکێک لە ئەندامانی پێشووی کومیتەی حەقدەست بە پێی بەراوردی ئاستی هەڵاوسان و سەپەتەی بژێوی ئێستا لانیکەمی حەقدەستی مانگانەی ساڵی داهاتوو دەبێ 50 ملیۆن تمەن بێت. بە لەبەرچاوگرتنی ئەزموونەکانی ساڵی ڕابردوو، کرێکاران و ڕێکخراوە سەربەخۆکانی کرێکاری هیوایەکی ئەو تۆیان بە کومیتەی باڵای کار نییە کە حەقدەستێکی گونجاو بۆ موچەخۆران دیاری بکات، چونکە ئەم ئۆرگانە دەوڵەتیە بە ئاشکرا لە خزمەت سەرمایەدارانی کەرتی گشتی و تایبەتدایە. بەهۆی پەرشوبڵاوی خەباتی کرێکاریەوە نوێنەرانی حکوومەت و خاوەنکارەکان لە کاتی دیاریکردنی لانیکەمی حەقدەستدا جگە لە هەندێک بۆڵەبۆڵی بێکاریگەری نوێنەرانی ڕێکخراوە دروستکردەکانی دەوڵەت هیچ گوشارێک لەلایەن کرێکارانەوە حەسب ناکەن. نابێت ئەوەش لەبیر بکرێت کە دیاریکردنی لانیکەمی حەقدەست هاوکات لەگەڵ ئەوەی کە بابەتێکی بژێویە لە خەباتی چینایەتی لەگەڵ خاوەنانی سەرمایە و حکوومەتیشدا دەتوانێت ڕۆڵێکی گرنگی هەبێت. واقعیەت ئەوەیە کە ڕژیمی کۆماری ئیسلامی و بەگشتی سیستمی سەرمایەداری ئێران لە دوای قەیرانێکی ئابووری هەمەلایەنەدا گرفتار بووە و وەک هەمیشە بۆ کەمکردنەوەی ئەم قەیرانە دەستەبات بۆ بەردەستترین ئامراز کە بریتیە لە پەرەپێدانی چەوسانەوەی کرێکاران. جێگای وەبیرهێنانەوەیە کە ئاخێزی شۆڕشکێڕانەی ژن ژیان ئازادی هاوسەنگیەکی هێزی گونجاوی لە نێوان خەڵک و دەسەڵاتی ئیسلامیدا دروست کردووە کە ئاکامەکەی لە سەپاندنی جلوبەرگی اختیاری بەسەر ڕژیمدا لەلایەن ژنانی خەباتگێڕەوە، سەپاندنی بەڕێوەبردننی ئازادانەی هەر جۆرە ڕێوڕەسمێکی ئاشکرا لەلایەن دادخوازانەوە، سەپاندنی ڕێوڕەسمە شکۆدارەکانی نەورۆز بە تایبەت لە کوردستان، سیاسی تربوونی کۆبوونەوەکانی کرێکاران، خانەنشینان و گەلێک بابەتی دیکە بە ئاشکرا دەبیندرێت. ئاشکرایە کە هەڵسوراوانی کرێکاری لەسەر بەستێنی هاوسەنگیەکی ئەوتۆ دەتوانن لە خەبات و مانگرتنە کرێکاریەکاندا خواستی زیادکردنی حەقدەست و باشکردنی بژێوی ژیان هەما هەنگ و یەکگرتوو بکەن. کرێکارانی یەکگرتوو بە یەکخستنی خەبات و ناڕزایەتیە بەردەوام و بەربڵاوەکانی خۆیان دەتوانن هەلومەرجێکی باشتری کار و ژیان بەسەر ڕژیم و چینی سەرمایەداری ئێراندا بسەپێنن. بەرپرسانی کۆماری ئیسلامی و خاوەنکارەکانی دەوروبەری حکوومەت کە دەستیان بەسەر سەرچاوەکانی سامانی ئەم کۆمەڵگایەدا گرتووە تا ئەو کاتەی کە نەکەونە ژێرگوشاری خەباتی یەکگرتووانە و سەرانسەری، هیچ ئاڵ و گۆڕێکی ئەو تۆ لە ژیانی کرێکاران و بنەماڵەکانیاندا پێک نایەت. پێویستە جەخت لەو بکرێتەوە کە ئێران لە ڕووی سەروەت و سامانەوە دەیەمین وڵاتی جیهانە. بەرپرسانی کۆماری ئیسلامی و هەموو ئەو سەرمایەدارانەی کە بە دەوری ئەم ڕژیمەوەن بە تاڵان و بڕەوی ئەم سامانە و چەوسانەوەی هێزی کاری هەرزانی ژنان و پیاوانی کرێکار توانیویانە سەروەتێکی زۆر کەڵەکە بکەن. بێگومان ئەوان لە غیابی بزوتنەوەیەکی کرێکاری بەهێزدا لەسەر درێژەدان بە تاڵان و بڕە و پاراستن و بەهێزکردنی دەستگای سەرکۆت هەروە بەردەوام دەبن. ئەوان توانیویانە بە پشبەستن بە لەشکری ملیۆنی بێکاران، هەژاری و دووبەرەکی و هەروەها بە پشبەستن بە زیندان و هێزی دادوەری سەختترین هەلومەرجی کاری و حەقدەستی کەم بەسەر کرێکاراندا بسەپێنن. لەو هەلومەرجەی ئێستادا کە چینی کرێکار و نەوەی داهاتوو لە مەترسی لە ناوچووندان تەنها بەوە ڕێخستنی بزوتنەوەیەکی داواکاری تەوەری بەهێز دەتوانرێت پێش بەم لە ناوچوونە بگیرێت. ئاکامی بزوتنەوەیەکی لەو چەشنە لە پەیوەندی لەگەڵ بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی دیکە دەتوانێت ڕووخانی شۆڕشکێڕانەی کۆماری ئیسلامی لێ بکەوێتەوە. بۆ پێکهێنانی بزوتنەوەیەکی داواکاری تەوەری بەهێزیش
پێویستە ئەو خەبات و ناڕەزایەتیانەی ئێستا لەم دۆخی پڕش و بڵاویە دەربێن. پێویستە داواکاریە بە پەلەو هەنووکەیەکانی چینی کرێکار ببێتە پرسی هەموو کرێکارانی لەسەر کار و بێکار، کرێکارانی ژن و پیاو، کرێکارانی شارەزا و ئاسایی و کرێکارانی گرێبەستی و فەرمی لە ئاستێکی سەرانسەریدا. دەستەبەربوونی ئەم بابەتەش پەیوەستە بە بەرفراوانکردنی پەیوەندیەکانی ئێستای نێوان هەڵسوڕاوانی کرێکاری لە ئاستی سەرانسەریدا، بە بەشداری و ڕۆڵی چالاکانە لە خەبات و ناڕەزایەتیەکانی ئێستای کرێکاران و بەهێزکردنی هەستی هاوپشتی چینایەتی لەم خەباتانەدا دەتوانرێت هاوسەنگی هێزی خەبات بە قازانجی کرێکاران بگۆڕدرێت و بزوتنەوەی کرێکاری خۆی لە بارودۆخێکی گونجاوتردا ببینێتەوە بۆ خۆڕێخستن و گەیشتن بە ویست و داواکاریەکانی.